بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سەبسکرایبی چەناڵەکەمان باسی عشقم بۆ مەکەن تەواو دڵم بێزارە خۆشەویستی نەماوە مووی قسەی سەرزارە وەشکێکی درۆ سوتا دڵ دەردەدارە سەیرە دڵی منە لە لاشی خۆم بێزارە هەیەوەی جارێ عاشق بێت هەماوە بێدارە خۆشەوی ئێستاکە بەس بۆ پارە و دۆلارە گەنجانی ئێستا هەمووی بەدەستەش خۆ غەمبارە لە دنیادا دەگەڕێن لە هیچ شوێن نییە چارەگە یەکێ مەشروب دەخواتەوە جایەکێکی خومارە زۆرێک لێرە ڕۆیشتون زۆرێک لە خۆی بێزارە هەندێک دێوانە بوونا هەندێک لای پەروەردگارە لەم دنیا کۆچیان کردووە و خۆیان کوژووە لە قارە ئەی بۆ کافتریای میلانۆ بۆ کافتریا ناودارە کێڕقی لا کۆیا جەرگی بێ پارە پارە شيخ زانايا دروم لو نوارا صلاو لها الله سعيدة وابو ما مكارا هيا ما جاوي عصفكا او دلم درد دارا او بو ما مسرا هاتو ولو كلارا وياقو قارمانا بندم ويني رشمارا اما جاوي عصفك دروم بندو قتارا جاوی خەم چۆن چارەی دەردم بکەم ئەلەم قوربەت هەدەڕۆمە لێرە سەفەر دەکەم ئەی لە پایچی یەشقێکی پیس دڵخۆم بێتاقەتەکەم بەندەکانم گلەین گلەی لە تۆ دەکەم شعرەکان ما تەنیا باسی تۆ دەکەم ئەی وەکو شیعەتم لێ هاتووە هەرشین و ڕۆڕۆ دەکەم ئەی هەز دەکەم کە نزیکی هەز بە بۆنی تۆ دەکەم نانەم زانی خۆم گرتووە ئەستەنەر بیرت دەکەم تۆ لە لای من ڕۆیشتی ئیتر بۆ بیرت بکەم بۆ کافتریای میلانۆ ئەم شەو بەدڵ بانگەکەم ئەی بۆ کۆمیتیان برامە ئەو بەندانە بانگەکەم ئەمان جاوای ئەسفیکا با من جاپە لە نەکەم ملازم دیارە ئەو بەندەی پێشکەشەکەم لە بەندا بۆیە ڕۆم هیچ کاتێ پەلە ناکەم ئەوە بۆ کارە سوورە بۆ خۆم چاوی ماچەکەم ئەی سەرەیری بۆ هاتووە بە خێراتنی لێ دەکەم ئەی بۆ ڕێکاری
دەکەم خاڵە یاداتوە پێی خۆشە بەندام باکەم ئامانجگیان تۆ بڕۆ با من پەلەی لێ نەکەم ئامانجگیان تۆ بڕۆ با من پەلەی لێ نەکەم بگەڕێوە چیتر دڵ بەرگە ناگێ لە ژیانە واتما واتێکم سەر بگرێ ئەی مەینانۆشم من خەمی تۆیە دایمە دەمگرێ سەرخۆش و مەستی بێت تۆم دڵم ئارام ناگرێ ئەی خەمم کۆتایی نایە دەسم لا ژیان نەبڕێ ئەی نەڕۆمەوە بۆ دنیا خەم لە مندا نابڕێ ئەی بێڕەحمانە ڕۆیشتی لێ من نەداوە ئاوڕێ هەڵە بووم لەم ژیانە تۆم دانا بۆ باوڕێ خۆشی خۆی خۆشیەکانم سەر دەبڕێ نەمزانی بەگریانم دڵخۆشەوەڵ دەپڕێ ئەوە بۆ کافتریای میلان هەباندی لێ نابڕێ سڵاو لە مامە ئاکۆ هەڵا ڕێزی لێ دەگرێ بۆم لازم دیارە هەڵا ڕێزی لێ دەگرێ ئەوە بۆ مفەق چاوشین ئەم شەو دێڵێم پێم بکرێ